ئازیزانی بەرنامەی دیدار سڵاوتان لێبێت بەختەوەرم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بەرنامەی ئەوڕۆمان لە ئەڵقەی ئەم هەفتەیەمان وتوێژێکمان دەبێت لەگەڵ شاعر و پێشمەرگە دێرینی کۆمەڵە کاکاوە ئەحمەدی ناسراو بە ژاکاو سەبارەت بە گرنگی کارکردن لە بواری هونەر و ئەدەبیات لە ڕیزەکانی تەشکیلاتی کۆمەڵەدا و کارەکانی خۆی لە بواری نووسینی شاردا بە پێی مەجالیش هاوڕێ ژاکاو چەندانە لە بەرهەمەکانیان بۆمان دیکلەمە دەکەن. هەروەها کە ئاگاداریشن لە سەرزەمی نزیکبوونەوە لە سیوەکی جۆزەرزان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵە داین بۆیە ناوڕۆکی بەرنامەکەمان تەرخان کراوە بە قسەکردن لەسەر پێشمەرگەی کۆمەڵە و هونەر و ئەدەبیات. ناوبڕێک ببینین دێمەوەلاتان. هاوڕێکاوە زۆر سپاس کە بەشدارن لەم بەرنامەیە و سڵاویشتان لێبێت. سڵاو بۆ ئێوەش و ئامادەم فەرموو. زۆر سپاس. هاوڕێکاوە هەر وەک ئاگادارن ماوەی چەند مانگە ئاخێز و شۆڕشێکی کۆمەڵایەتی بەرین بە ناوی شۆڕشی ژینان لە ئاستی کوردستان و ئێراندا لە ئارادایە و کاریگەری بەرینی لەسەر ئەدەبیات و زۆر لایەنی دیکەی کۆمەڵایەتیش هەبووە. دەکرێت بفەرمونون کاریگەری سیاست و بەرنامەکانی تەشکیلاتی کۆمەڵە بە سیمای ئەم شۆڕشەوە چۆن پێناسە دەکرێت وەک ڕێکخراوەیەکی تەئسیری گوزاری کۆمەڵایەتی؟ گومان لەوەدا نیە هەر لە سەرەتای دەستپێکردنی شۆڕشی ژینا تەشکیلاتی ئێمە زۆر مایەیدا بە ئەم حرەکەتە و ئەو پەڕی بەرنامەی زیندوی تەرخان کرد بوو بەڕێوەبردننی هەموو حرەکەتەکانی کە لە شۆڕشی ژینا دەستی پێکرد. گومان لەوەدا نیە کە ئەم تەشکیلاتە ئەوەی لە توانایدا بوو بە تایبەت تێوێ کۆمەڵە مایەی زۆری دانا و زۆر باس و بابەتی بەنرخ و ئەو حرەکەتەی لە هەموو بوارەکاندا لێکدایەوە و قسەی لەسەر کرد و وتوێژی لەگەڵ هاوڕێیانی دەرەوە و کەسانی ساحەب نزەر کرد کە هەمووی ئەمانە خۆی لە خۆیدا ئەوەیە کە ئەو پەڕی مایەدانان بوو لە تەرەف ئەو تشکیلاتە بۆ ئەم حرەکەت. هاوڕێ ژاکاو جەنابتان وەک شاعر و چالاکێکی سیاسی نێو ڕیزەکانی کۆمەڵە دەکرێت بفەرمونون ئەم تەشکیلاتە و پێشمەرگەی کۆمەڵە تا چه ئاستێ گرنگی بە لایەنی هونەر و ئەدەبیات داوە بە درێژایی مێژووی تێکۆشانی؟ دیارە هەر لە سەرەتای تێکۆشانیەوە دوایی کە پاش چەند ساڵێک چەند ساڵێک کە کانونی هونەر و ئەدەبیاتی کرێکاری یەکێک لەو کانونانە بوو کە هونەرمەندان و شاعیران و ساحەب نەزەران لەو بابەتەوە شتیان نووسی و مایەدانرا بوو ئەوەی کە هەرچی زۆرتر ئەم هونەرە لە ناو ڕێزەکانی کۆمەڵە و لە نێو خەڵکی کرێکار و زەحمەتکێشدا هەرە پێ بکرێت. ئەوە شتێک بوو هەر لە سەرەتاوە دەست بەمە کرا و دیارە چەندین دەورەی جۆرا و جۆر لە بڵاوکردنەوەی گۆڤاری پێشەنگ و وەختی خۆشی سرودی بانگەواز کە وەختی خۆی کە هاوڕێیانێکی زۆر لەم بابەتە قسەیان کرد و حەولیاندا و هونەری شۆڕشگەرانە بڵاو کرایەوە یا چ لە بابەت شیعریەوە چ لە بابەت هونەری دیکەی مۆسیقاوە. بەڵێ هاوڕێکاوە کاریگەری و گرنگی هونەر و ئەدەبیات لە هەموو بزوسنەوەیەکدا چاشنی و هەوێنی جۆشدانی خەبات و تێکۆشانە. لە کۆمەڵەدا چۆن سێری ئەم لایەنە لە خەبات دەکرا و بچ ئامانجێک زیاتر گرنگی پێدرا؟ هەر وەکو ئاماژەم پێدا دیارە لە تەڕەف جەمعێکی وەسیع لە هاوڕێیانی ئێمە ئەوانەی قەدیم کە ئەم بوارەدا کاریان دەکرد و خۆم یەکێک لەو کەسانە بوو مایەمان بۆ ئەم هونەرە دادەنا و لەنێو کۆمەڵەشدا دیارە پشتیوانیەکی بەرین بوو بۆ ئەوەی کە هونەرمەندان و شاعیران بتوانن لەم بوارەوە خزمەت بە خەباتی شۆڕشگەرانەی گەلی کوردستان بکەن. دیارە لەم بابەتەوە زۆر نووسراوە و شعر و ئەدەبیات بڵاو کراوەتەوە کە بە بەرهێنایی بوونی ئەم تەشکیلاتە بە
بە شێوەهای جۆرە و جۆر ڕەنگی داوەتەوە و هەیە و هەروەها درێژەشی تەشکیلاتی کۆمەڵە بۆ ئەوەی لە بواری هونەر و ئەدەبیاتدا دەنگی بگاتە مەخاتەبینی خۆی لە چه ئامرازێک کەڵکی وەردەگردووە چۆن بەرهەمەکانی بڵاو دەکردەوە گۆواری پێشەنگ و گۆواری هۆنەری بانگەواز و خۆتان ئاماژەتان پێکرد چ دۆرێکیان هەبوو؟ دیارە گۆواری پێشەنگ یەکێک لەو گۆوارانە بوو کە چەندین ژمارەی لە دەوری ئەوەڵ بڵاو کرایەوە زۆر تەرەفدارانێکی وەسیعی لە دەوری خۆی چ لە ناوەوەی ئێران و چ لە دەرەوەی لە دەوری خۆی کۆ کردەوە کە توانیان بیچمێکی نوێ لە شەعر و ئەدەبیاتی کرێکاری لە نێو ئەم پێشەنگەدا ڕنگ بداتەوە کە ئێستا هەروەها بە پاراوتر و زۆرتر درێژەی هەیە. بەڵێ هاوڕێ ژاکاو دەکرێت لەم بەشە لە بەرنامەکەماندا شارێکی خۆتان بۆ ئێمە و بۆ بینەران دیکلەمە بکەن؟ لە پێشدا بە بۆنەی سیویەکی جۆزەردان ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا شعرێکی تازەم داناوە دەم هەوێ ئەم کورتە شعرەکان پێشکەش بکەن. بەڵێ بفەرموو. ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا ڕۆژی پێشمەرگەی کۆمەڵا خۆرێکە بۆ گشت ڕەنجدەران ئاسۆیەکی یەکجار بەرزە بۆ دیتنەوەی ڕێبازی ژیان لە مێژوودا ئێوە مشخەڵداری تازەی بزوتنەوەی ڕاستانی نوێن لە مێژوودا زۆر دەگمەنن بۆ چۆن ژیانی گەلعد کاروانێکی چاوکراوەی خەباتێکی سەدەی بیستن بۆ گۆڕانی بیچمی کۆنا لەگەڵ بیری نوێدا هاوڕێن نیشانتاندا هەستان چەندە تیژە لە شۆرشە بۆیە کۆمەلگای ڕۆژهەڵات بۆ هەرمان و بۆتە هەوێن جیل لە دوای جیل پێگەتانە و ڕۆڵی نوێخوازی لە ناخا ناتوێنەوە ئیدەکانتان هەڵای کۆڵایینی سەرڕێن پیرۆز بێ ئەو ڕۆژە مەزنە لە هەموو ڕەشدەری وڵات پیرۆز بێ ئەو ڕۆژە مەزنە لە هەموو ڕەشدەری وڵات بەکام پێنووس بەیانی کەم خوڵایی ئەزمون و تاکوێن پێشڕەوانی شۆریشێکی حەقوازانەی کوردستانن پێشڕەوانی شۆریشێکی حەقوازانەی کوردستانن دژداری نەریتی کۆن و خوازیاری جیهانێکی نوێن چونکە دڵی ڕەشدەران و لەگەڵدایە قەت نامرن چونکە دڵی ڕەشدەران و لەگەڵدایە قەت نامرن گلێنەی چاوی خەباتی یەکسانی خوازی ها لە شوێن بۆ ئازادی و بەرابەری و سۆسیالیزم پەرچەمدارن پێکەوە ژین ئامانجتانە و تێکۆشانێکی ئاورین ڕەمزی گەورەی مانەوەتان مەین لە دڵی ڕەشدەرە بۆیە پێگەی هەتا سەرتان بۆتە خۆشەویستترین ئەوین کانگایەکی خۆڵپێنەرن و هەتاوێکی پڕتەوژمن لە ئامێزی پاراستندا فێرگەیەکەن یەکجار بژوێن. بەڵێ دەنگتان نەلەرزێ و دەستان خۆش بێ هاوڕێکاوە. بەڵێ کاکاوە کاریگەری شۆڕشی ژینا لەسەر بەڕێستان وەک شاعر و هەڵسوڕاوێکی سیاسی چۆن بووە یان خۆتان چۆن بەشداری ئەم شۆڕشە بوون؟ دیارە ئێمە لە دەرەوەی وڵات هەر بە مەحزی سەرهەڵدانی ئەم شۆڕشە دیارە سوژەهایەکی زۆر بۆ منێک وەک شاعیر ڕوویدا کە توانیم چەندین کۆنراوە لەم بابەتەوە بهۆنمەوە و لە زۆر ئاکسوێن و ئەترازاتێک کە لێرەوە بەڕێوە دەچوو لە چەندین ئاکسۆنی ئەترازاتدا مەجموعەیەک لەو هۆنراوانم پێشکەش بە بەشدار وان کرد کە دەژوازێکی گەرمی دەکرا دیارە ئەمە خۆی لە خۆیدا ڕنگدانەوەیەک بوو لە ناوەوە کە شۆریشی ژینا خوڵقاندی و ئەوە ئەو هەوێنەی لەمەدامەیان کە
توانیمان لەم بابەتەوە ئەوەی لە توانادا بوو بیکەین و حەول بدەین بۆ هەرچی زۆرتر بڵاوکردنەوەی ئەم شۆرشە و ناساندنی بە میدیای دەرەوەی وڵات کە خۆی توانی تا ئەندازەیەکی زۆر لە نێو کۆمەلگای سوئێدیشدا جەمعێکی زۆر لە ئاکسۆنی احتیرازەکاندا بەشدار بن ئەوە خۆی پشتیوانەیەک بوو بۆ حرەکەتی ناوەوە. بەڵێ هەر سەرکەوتوو بن کاکاوە ئەدەبیاتی تەشکیلاتی کۆمەڵە بەشێکی بەرچاوی لە بابەتی هونەری و ئەدەبی پێشکەوتن خوازانە و سەردەمیانە پێکاتوە. ئایا دەکرێت بڵێن شاعرانی و نووسەران و هونەرمەندانی نێو ڕیزەکانی ئەم تەشکیلاتە کەسانی نوێخواز و سونەتشکێن بوون؟ جیاوازیان لەگەڵ بەرەی بەر لە خۆیان لە چیدا بوو؟ گومان لەوەدانە ئەوە حاشا هەڵنەگرە دیارە ئەم تەشکیلاتە ڕادیکاڵە و توانی جەمعێکی زۆر ئینسانی پێشکەوتوو نوێخواز لە نێو ئەم تەشکیلاتەدا کۆکاتەوە ئەوە بۆ باعیسی ئەوەی کە هونەری کرێکاری زۆرتر بخڵقێ و زۆرتر گەشە بکا و زۆرتر پەرە بستێنێ ئەمە خۆی دەتوانێت باشترین معیار بێ بۆ ئەوەی کە ئەم شاعیرانە ئەم نووسەرانەی کە لە گۆڤاری پێشەنگ و ئەم تەشکیلاتەدا کاریان کرد توانیان بەرهەمی زۆر لە بەرهەمی کرێکاری و کە ڕنگدانەوەی ڕنج و کاری خەڵکی زەحمەتکێش و کرێکارە لە هۆنراوەکانیاندا ڕنگ بداتەوە کەەوە خۆی توانی زیاتر پەرەبستێنێ و زیاتر ببێتە هەوێن بۆ خۆڵقاندنی هەرچی زۆرتری ئەم بابەت هونەریە و ئەم سەرهەڵدانە نوێیەی کە کۆمەڵە و ئەم تەشکیلاتە خۆڵقاندی. بەڵێ هاوڕێکاوە لە کۆتاییدا پێم خۆشە کەمێکی باسی کار و چالاکیەکانی خۆتان بۆ بینەران بکەن بفەرمونون کاکاوە ئەحمەدی ناسراو بەژاکاو چی کردووە و ئێستا بەچیەوە مەشغوڵە؟ ئێمە لە دەرەوەی وڵات دیارە وەکو تەشکیلاتمان هەیە و بەپێی ئەو حرەکەتانەی کە لە ناوەوە و لە دەرەوەی وڵات پێویستن ئێمە بەشداری دەکەین و لێرەدا لە یوتۆبۆری حوزەیەکی تایبەتی هەیە کە من خۆم یەکێکم لە ئەندامانی ئەو حوزەیە و کاروباری تەشکیلاتی لێرە بەڕێوە دیارە ئەمن جیاواز لەوەی کە کاروباری تەشکیلاتی بە پێی زەرورەت کە دێتە پێشێ و شتەهایە کە ڕوودەدا ئێمە بەشداری چالاکانە دەکەین لەباری هونەریشەوە ئەمن ئەوەندەی توانیومە و دەتوانم حەولم داوە و بابەتگەلی زۆر جۆراوجۆری شاعیرانی دیکەم تەرجەمە کردووە وەکو شاملو وەکو نازم حکمت و زۆر بابەتی دیکەی جۆراوجۆر کە ئەمە بە ئیستلاح گۆڕەپانێکی دیکە بووە بۆ خۆڵقاندنی شعر و ئەدەبیاتی کرێکاری لەلایەن منەوە و دیارە خۆشمان وەکو هاوڕێیانی تشکیلاتی لە دەرەوەی وڵات لەو بابەتەوە کە کاروبارێک و شتێک هاتۆتە ئاراوە مەسەلەن وەکو شۆرشی دینا وەکو مەسەلەن ڕاپەڕینی خەڵکی خوزستان لە دژی ئاو لە هەموو ئەو بابەتانە شعری جۆراوجۆر و بابەتی جۆراوجۆرم نووسیوە و بڵاو کردوونەوە و لە ئارشی و دامەوجود. بەڵێ هاوڕێکاوە من پرسیارێکم نەماوە ئەگەر بۆ خۆتان بە پێویستی دەزان لە کۆتاییدا ئاماژە بە شتێکی نەوتراو یا شتێکە لە توولی بەنامەکە ئاماژە پێنەکراوە بفەرمونون. شتێکی تایبەتی ئاوا من نییە مەگەن ئێوە ئیتر خۆشیتان و لە کۆتاییشدا نازانم دەکرێت شعرێکی دیکە بخوێنینەوە یا بەڵێ زۆر پێمان خۆش بوو داواکاریم هەبوو بفەرمونون شاریش بەڵێ. هۆنراوەیەکم هەیە بە کێ ئەو فرۆشانەی خوڵقان کە سەبارەت بە ژینایە ئەو هۆنراوەتان پێشکەش
کێ ئەو خرۆشانەی خوڵقات ژینا هەتاوێکی ڕوون بوو تاریکستانی تاراندن ژینا دەریایەکی مەنگ بوو ڕووبارەکانی جۆڵاندن ژینا ئاسۆی سەر هەڵدانە جوانەمەرگی تین و گڕا بۆ سووتانی ستەمکاران لە یەکانگیریدا پڕە ژینا هیچ سنوور ناناسێ دژی پەچە و چوارشێ و وێستا بۆ بەرابەری و یەکسانی ئاڵای سەربەستی لە دەستە ژینا هەوێنی هەستان بوو پەنگ خواردووی کۆمەلگای هەژاند کوردستانی شۆڕژگێڕی لە هەموو ئێراندا ناسان ژینا هاوپشتی دەگمەنی کردە ئاڵقەی یەکانگیربوون بۆ گشت خەڵکی وەگیان هاتوو دژی زۆردار بوو بە هەڵچوون ژینا تەوژمی تینێکە خۆری ڕزگاربوونی پێە و بۆ توانەوەی چەوسێنەران ژن ژیان ئازادی هاوڕێیە ژینا نیوەی کۆمەلگایە ڕادەماڵێ دیکتاتۆران بۆ کردنەوەی دەراوی ڕوون ئاخوندیسم دەکا وێران ژینا ژینی تازە دێنێ کۆنەپەرستی قڕ دەکا بەو شۆرشەی لە ناخیایە چەوسانەوە بڕبڕ دەکا ژینا مێژووی ژنی کووردە پێشڕەوی خەباتی سوورە بۆ ئاخێزی سەراسەری ڕنگدانەوەی بێسنوورە ژینا شەپۆلی دەریایە و بۆ ڕاماڵین کەوتۆتەڕێ بۆ گشت زۆردار و ژن کوژان هەرچی لە ڕۆژهەڵات هەبێ ژینا بۆ چوون ژین خوڵقاو بوو بۆیە مەرگی بوو بە هەڵچوون هەرچی زاڵم و زۆردارە ژینیان دەکا هەپرون هەپرون ژینا شکۆی ڕاسانێکە کە ڕابەری لە دەستایە کاروانی هەستی پێشڕەوە چاو نەترسی بێهاوتایە بۆ پێشەوە تا سەرکەوتن تا ڕاماڵین تا هێنانەدەی دنیای بێچەوسانەوەی پڕ لە شادی تا هێنانەدی دنیای بێچەوسانەوەی پڕ لە شادی بۆ مرۆڤی ئەو سەدەیەی پڕ ئازار و چەرمەسەری بۆ یەکیەتی و بۆ هاوپشتی بۆ ئاوەدانی و ئازادی بۆ ئاوەدانی و ئازادی بەڵێ زۆر سپاس بۆ بەشداریتان دەستان خۆش بێ عزیزانی و بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتنە کۆتایی بەرنامەی دیداری ئەم هەفتەیەشمان بۆ هیوای ناوەڕۆکی بەرنامەکە جێگای سەرنجی ئێوەی ئازیز بووبێت تا بەگەیشتنەوەمان لە بەرنامێکی دیکەدا ماڵەوە.